سپاس تەبگەرخان سڵاو و ڕێزم بۆ بینەرانی ئێنارتیش لە ڕاستیدا ئەوەی کە ئەم مۆڤدەی ئەم جارەکە ڕۆیشتووە یەکەم مۆڤدە لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فیدرالی سەبارەت بە پرسی نەوت و غاز لە هەرێمی کوردستان. ئەم وەفدە کە چۆتە ئەوێ لە ڕاستیدا حکوومەتی عێراقیش و با بڵێن وەزارەتی نەوتی عێراقیش کە لەگەڵیان دانیشتوون پێیان ڕاگەاندون کە ئەمە بۆ گفتوگۆ و مفاوەزات نییە بۆ ئەوەی ئێمە وەکو جارانی پێشوو بین لە خاڵی یەکەمەوەیان لە خاڵی سفرەوە دەست پێ بکەین و مناقەشە لەسەرەوە بکەین کە چۆن ڕێک بکەوین هەردوو لەسەر کەیسی نەوت، بەڵکو ئەمەیان تەنها بۆ ئەوەیە چۆنیت میکانیزمێک بدۆزرێتەوە بە تەنسیق لە نێوان هەردوولادا بۆ چۆنیەتی جێبەجێکردنی بڕیاری دادگای فیدرالی کە لە مانگی شوباتی ڕابردوو دەرچووە. ئێمە کاتی خۆشی خۆتان ناگاتان لێ کە ئێمە پێشتریش لە دیداری تردا باسمان کرد کە دوای ئەوەی بڕیارەکە لە دادگای فیدرالی دەرچوو وتمان کە ئەمە خاڵێکی وەرچەرخانە لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەتایبەتیەوەی کە پەیوەندی بە پرسی نەوتەوە هەیە. بۆیە مەسەلەی دەرچوونی بڕیارێکی لەو جۆرە لە دادگای فیدرالی کۆتایی بەو مشتومڕانەی پێشوو هێنا کە پێشتر لە کاتی دەرچوونی مناقەشەکردنی یاسای بودجەی ساڵەکانی ڕابردوو یان لە کاتی ئەو وەفدانەی کە دەچوون و گفتوگۆیان دەکرد لەبارەی ئەو کەیسە ئەمە کۆتایی پێهات. ئەم جارە تەواو ئەمە یەکلا کردەوە چونکە خۆتان دەزانن ینی دادگای باڵای فیدرالی هەر بڕیارێک دەربکە بات و ملزەمە ینی حکمی کۆتایی وەردەگرێ. دەستور لە سەروی هەموو یاساکانەوەی خۆتان دەزانن، بەڵام دادگای فیدرالی کە تەفسیری بەندێکی دەستور یاسایەک دەکا پرسێک دەکا ئیتر لە سەروی دەستورەوە کۆتایی پێدێ کە تۆ ناتوانانی دیسانەوە مناقەشە لەگەڵ بەرامبەرەکەت بکەیت لەسەرەوەی کە ئەمە فلان بڕگەی دەستور وایە فلان یاسا وایە کۆتایی هاتووە. بۆیە من لە ڕاستیدا پێم سیر بوو کە دوای دەرچوونی دادگای فیدرالی کە ئەو بەڕێزانەی کە حکوومەتی هەرێم بەڕێوە دەبن بە تایبەتی ژوانەی دەسەڵاتیان لە کەیسی نەوت هەیە کە باسییان لەوە دەکرد ئەمە بڕیارێکی ناعادیلانەیە نادەستوریە و ئێمە هەوڵ دەدەین ئەمە قبول نەکەین نازانم ڕەتی دەکەینەوە. لە ڕاستیدا ئەمە نەدەبوایە ئەو قسانە بکرێەوە. پێم وایە حکمەتی سیاسی یان با بڵێن منطقی سیاسی ئەوەی دەخواست کە بەرپرسانی حکوومەتی هەرێم دوای ئەوە ڕاستە خۆ بکەونە گفتوگۆ زووتر لەوەی ئێستا بکەونە گفتوگۆ و ئامادە بن نەوتەکە ڕادەست بکەن. بەڵام لە ڕاستیدا ئەمە خۆی لە خۆیدا ینی من بۆ خۆم تەئەسف دەکەم لەوەی کە وای لێ هات بگاتە ئەوەی ئەم بڕیارە لە دادگای فیدرالی دەربچێ و ئەم مەسەلەیە بەلای بەغدادا یەکلا بکرێتەوە. خۆزگا ئەوەی ناویان لێنا سیاسەتی سەربەخۆ فرۆشتنەوە سیاسەتێکی سەربەخۆی فرۆشتنەوە وایە لە خزمەتی خەڵک بواە، بەڵام ئەمە شیاندا دیسانەوە شکست و شەرمەزاریەکە بۆ بەرپرسانی حکوومەتی هەرێم کە وایان کرد بە سیاسەتی هەڵەی خۆیان هەم لە ئاستە ئابووری و لە کەیسی نەوت و لە ئاستی سیاسیش وەکەوەی ڕیفراندۆمیان کرد لە ساڵی 2017 هەموو ئەوانە کەڵەکە بوون. سەرنجامەکەی ئەوەی لێکەوتۆتەوە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ دادگای فیدرالی حکوومەتی عێراق دامەزراوەکانی تری عێراق بڕیار دەکەن هەنگاو هەڵدەنێن بۆ ئەوەی زیاتر دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان کە پێشتر بەشێکی لە دەرەوەی دەستور بوو لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ ئێستاکەری دەسەندرێتەوە و داشی بەغدا سوار بووە بەسەر داشی هەرێمدا و من پێشبینی ئەوە دەکەم کە نەک ئەم بڕیاری دادگای فیدرالی لە بواری نەوت بەڵکو ڕەنگە لە بوارەکانی تری پەیوەندی دەرەچەکان لە بوارەکانی تری سیاسی بڕیاری تری دادگای فیدرالی هەنگاوی تری حکوومەتی عێراقی بنرێت بە تایبەتی لە دوای ئەوەی ئەم پرسەی کە پەیوەندی بە مەسەلەی پێکهێنانی حکوومەتی تازەی عێراقەوە لە دوای هەڵبژاردننی دەیدا یەکلا دەکرێتەوە. باش کاوە دیارە لە نوێترین لێدواندا شاخەوان عەبدوڵڵا جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق کە لە پشکی پارتیە باسی لەوە کرد کە وتی دادگای باڵای فیدرالی عێراق خۆشیان دەزانن لە ئێستادا کە هەڵە بوون و بڕیاریاندا. تۆ چی دەڵی لەو بارەیەوە؟ وڵایەوە دەبواە دادگای فیدرالی خۆیەوە قسێ بکە ئەگەر وابێ ینی چۆن ینی دادگای فیدرالی دوای ئەوەی کە کەیسێک یان داوایە کە 10 ساڵ دواخرا لە ساڵی 2012 داوایەک تەزیل کرا بوو، دوای ئەوە لە ساڵی 2009 داوایەکی تر ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای بەسڕا تەزیلی کردووە لەسەر هەمان کەیس. ئینجا دوای 10 ساڵ لە ساڵی 2022 یەکلا کراوەتەوە. ینی من پێم وانە ینی ئەم مەسەلەیە هیچ ڕاستیش تێدابێت تەنها ئەوەیە کە قسەیەکە فڕێدراوە و ئەگەرنا دادگای فیدرالی کۆتایی بەم پرسەهێنا و یەکلای کردەوە کە دەبێ حکوومەتی هەرێم
با بڵێن بەرهەمهێنان بە فرۆشتن و هەموو ئەوەی کە پەیوەندی بە نەوتەوە هەیە تەسلیمی بەغدا بکرێ و بڕیارەکەی دادگا میکانیزمەکانیشی دیاری کردەوە و داهاتەکانیش دەبێت بچێتە ژمارەیەکی بانکی لە یەک لە بانکە جیهانیەکان بەڵام هەمووی لە ژێر سەرپەرشتی حکوومەتی عراقی دەبێت یان وەزارەتی دارایی یان وەزارەتی نەوت و ئەو کۆمپانیایش کە دروست دەکرێت ئەوان هەر بۆ ئاگاداریتان خۆی دەبواە بە پێی یاسای ئەوەی کە دادگای فدرالی یاساکەی ساڵی 2007 با بڵێن نەوتی هەرێمی بەنادەستوری لە قەڵەمداوە بە پێی یاساکەی هەرێم کە خۆیان بەرپرسانی حکوومەتی هەرێم ڕێزیان لە یاساکەی پەرلەمانی کوردستان نەگرت لە ساڵی 2007ەوە دەرچووە ئێمە ئێستا لە ساڵی 2022 15 ساڵە دوای ئەوە کە با بڵێن یاسای هینیش دەرچووە کە دەبێت کۆمپانیا دروست بکرێت بۆ ئەوەی کەپکۆ ئەوانە دروست بکرێت کۆمپانیای نیشتیمانی کوردستانی ئەوانە ڕێزیان لە یاساکەی هەرێمی کوردستان نەگرت ئێستا کە چۆن دەتوانن ینی بەچ ڕێکەوە بڵێن وەڵایی ئەمە هەڵەیە یانەوەتە نابێ عراق بڵێ ئەم یاسایە نادەستوریە یان نابێ کۆمپانیایەشی عراقی دروست بکرێت سەرپەرشتی فرۆشتی نەوت بکە جگە لەوە هەرچی پەیوەندی بە گرێبەستە نەوتەکانەوە هەیە هەمووی دەبێت تەسلیمی بەغدا و وەزارەتی نەوت زۆر باشە حتمما کاکە پرسیاریشم دەبێت لەبارەی گرێبەستە نەوتەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەشێک لە کۆمپانیەکان و بەشێک لە وڵاتانی دراوسێدا بەتایبەت گرێبەستە 50 ساڵێکی نێوان هەرێم و تورکیا گفتوگۆت لەگەڵدا دەکەم پرسیاریشم دەبێت بەڵام دەمە بزانم لەبارەی ئەوەی کە بەڕێستان ئاماژەتان بۆ کرد کە ئەمە ئەم سەردانی ئەمشاندی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا ئەمە گفتوگۆیی کە کردویانە ئەمە خۆی لە خۆیدا مبادرەیەکی گرنگە بەڵام دەمە بزانم بۆچی لە ئێستادا ئەم جۆرە کاردانەوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەستی پێکردووە لە کاتێکدا لە کاتی دەرکردنی بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عراقدا حکوومەتی هەرێمی کوردستان بەشێک لە بەرپرسان دەیانوت کە بڕیارەکە نادەستوریە قبوڵی ناکەین هەڵوێستمان دەبێت بەڵام دواتر بینیمان کە شاندیان ناردا بەغداوە وا بڕیاریشە هەفتەی داهاتوو جارێکی دیکە شاندەکە سەردانی بەغدا بکاتەوە ئێوە لەو بارەیەوە چی دەڵێن ئەوە پێشبینی کراو بوو ینی وەکو گوتم ینی ئەگەر بە ڕەزامەندی خۆیان بێ دەبێ بچن ئەگە بە ناچاریش بێ هەر دەبێ بچن ینی من وەکو گوتم ئەگەر ئەوان بەرژەوەندی خەڵکیان بێ بیانەوە کێشەی موچەی خەڵک چارەسەر بکەن دەبێت بەڕاستی دەبواە هەر لە دوای دەرچوونی بڕیارەکەی دادگای فدرالی بە هەر بە ڕێگاوی بەغداوە بن ینی وەفد لە دوای وەفد تا بتوانن بە زووترین کات ئەوە لە زووترین ماوەدا ینی بتوانن ئەو ئالەتەی کە لەگەڵ بەغدا ڕێک بکەون بۆ چۆنێتی جێبەجێکردنی بڕیاری دادگای فدرالی بەڵام کەنەیان کردووە و پێم وایە تا پێیان بکرێ هەوڵ دەدەن خۆیان بدزنەوە لە جێبەجێکردنی بڕیارەکە کە ناتوانن لە سەرنجامدا بەڵام هەوڵ دەدەن تاخیری بکەن یەکێک لە سەبەبە هەر ئەساسەکان چییە ئەوەیە کە تا دوا بکەوێ ئەوان وەکو حزب و وەکو بنەماڵە و وەکو کەسە سیاسیەکانی دەستیان بە سەر کەیسەکەدا دەڕوات ئەوان سوودمەند دەبن خەڵک زەرمەند دەبێ و جگە لەوە نقطەیەکی تری گرنگ لەو پرسە ئەوەیە کە بۆ نانەوێت ئەو نەوتا و بەرهەمهێنانی نەوت و هەموو کەیسی نەوت تەسلیمی بەغدا بکەن پێشتریش لە مناقەشەکردنی پرۆژە یاسای بودجەی 2022 دیسانەوە ئەو مناقەشەی ئێمە کە لە پەرلەمان بووین و وەفدی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی کاک قوبات تاڵەبانی چەند جار هاتن هەموو هەمیان ئەوە بوو کە تەنها نەوتەکە تەسلیم نەکەن بەڵکو پارە یان داهاتی نەوتەکە تەسلیم بکەن بۆ لەبەرەوەی ئەگەر نەوتەکان تەسلیم بکرد بە پارەیەکی زیاتر لە بەغداوە دەهات و شەفاف دەبوو و دەبوایە خەڵکیش دەیزانی کە چەندێ دەبوایە ناچار بن پارەی خەڵک زیاتر بدەن نەک پارەی با بڵێن حزب و کۆمپانیەکانی حزب بەڵام ئەمەیان نەکرد تەنها بۆ نەوت تەسلیم ناکەن پارە تەسلیم دەکەن تەنها بۆ ئەوەیە کە ئەو ناشەفافەتی هەیە درێژەی پێ بدەن و ئەگەر تەسلیمی بەغدای بکەن ئەو فەزاحەتەی لە ناو کەیسی نەوتی هەرێمی کوردستان هەیە هەمووی دەکەوێتە بەردەستی بەغدا من حەزەکەمەوە بڵێم من بەرپرسی زۆر باڵای حکوومەتی هەرێم ئەو کاتی ئێمە لە دوو دەورەکەی پێشوو پەرلەمانتار بووین کە کۆبوونەوەمان لەگەڵ کردوون دانیشتوین خۆیان گوتویانە ئێمە هیچ زانیارێک نادەین بە بەغدا لەبارەی کەسینەوە و ئەگەر بشی دەین زانیاری هەڵیان پێدەین یعنی ئەمە سیاسەتیان بووە ئەمە با بڵێن ئاراستی ئیشکردنی ئەوان بووە لەگەڵ بەغدا کە وەکو گوتم خۆزگە
دانی زانیاری هەڵا یان شاردنەوەی زانیاری لە بەغدا لە پێناوی خەڵک بواە موچەی خەڵک کێشەی نەبووایە کوردستان و بازار و ئابووری هەرێمی کوردستان بوو ژابایەوە ئەو کاتە هەمومان پشتیوانیمان لێ دەکرد و دەمانگو دەستان خۆش بە ئیشێکی باشتان کردەوە بەڵام لەبەرەوەی لە خزمەتی خۆیان و دەوروبەرەکەی خۆیان و حزبەکانی خۆیان بووە لە ڕاستیدا من پێم وایە ئێستا تا زووتر کەیسی نەوت تەسلیمی بەغدا بکرێ باشترە لەوەی کە دواب بکرێت. بەڵام کاکەوە بیرمان نەچێت لە ئێستا دەباسەوە دەکرێت نێتێک هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان کە نەوتەکە ڕادەست نەکات هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە هیچ پێویستە بە گرێبەستە نەوتەکان بۆیە وتم پرسیارم دەبێت لەبارەی گرێبەستە نەوتەکان. بێگومان ئەوەی کە باسم کرد کە ئەو بچیتە ناو وردەکاریەکانی کەیسی نەوت لە هەرێمی کوردستان لە ریزی پێشەوە پەیوەندی بە ئەو گرێبەستانەوە هەیە کە لەگەڵ کۆمپانیا و دەوڵەتەکان هەیە ئەوە خۆت ئیشارەتت پێدایە یعنی پێش هەموو شتێک وە پێشتریش من بنووسین و ئێستاشی لەگەڵ بە دیسان دووبارەی دەکەمەوە چەندین خەڵکی تریش ئەمەی گوتووە تەحەدای بەرپرسانی حکوومەتی هەرێم و بە تایبەتیش پارتی دیموکراتی کوردستان دەکەین ئەگەر ئەو گرێبەستەی 50 ساڵیە لەگەڵ حکوومەتی تورکیا کردویانە بڵای بکەنەوە ئەمە تەحەدایە فەرمونون بڵای بکەنەوە بەڵام نایکەنەوە ئێمە کە لە پەرلەمانیش بووین چەندی جار هەوڵماندا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم لەگەڵ بەرپرسانی بەغدا تەنانەت عادل عەبدولمەهدی و کاتێ وەزیرینەوە بوو خۆی کە سەفەری کرد بوو لە تورکیا لەگەڵ داود ئۆغڵو قسەی کرد بوو داوای نسخەیەک لەو گرێبەستەی کرد بوو نیاندا بێ گوتیان بڕۆن لەگەڵ حکوومەتی هەرێم ئەوان بەشێکن لە عێراق قسەیان لەگەڵ بکەن و لەوان وەریبگرن ئێمە ناتان دەینێ یعنی شتێکی نهێنی و شاراوەیە ینی ئەمە خۆی لە خۆیدا باشترین بەڵگەیە لەوەی کە ئەمە ڕەهەندێکی مەترسیداری بۆ هەرێمی کوردستان هەیە و ئێستاش خۆتان دەزانن کە لە هەوڵی ئەوەدان کە غازەکەش بە دەردی نەوتەکە بەرن وا دەیانەوێت لە ژێرەوە سەفقات لەگەڵ ئەم دەوڵەت و ئەو کۆمپانیا بکەن بۆ ئەوەی چۆن نەوتەکەیان تاڵان فرۆش کرد غازەکەش تاڵان فرۆشکەن بەڵام پێم وایە کە باز لە مەسلەی فرۆشتنی غازی هەرێمی کوردستان کرا ئەمە یەکێک بوو لە سەبەبە هەرە ئەساسیەکان بۆ ئەوی لەم تەوقیتەدا بڕیاری دادگای فیدرالی دەربسێ و ڕێگەلەوە بگیرێ کە زیاتر با بڵێن هەنگاو بنێن بۆ ئەوەی غازەکەش وەکو نەوت مامەڵەی لەگەڵ بکەن بۆیە ئەو عقدانە بەڕاستی خۆتان ئەبینن یعنی عقد لەگەڵ داناغاز کراوە عقد لەگەڵ ئەو کۆمپانیای تر کراوە کە ئەکسمۆبیلە گەنەر ئینەرژیە DNO زۆرن لەو کۆمپانیای هەیە ئێستا یەکێک لەو داواکاری یان با بڵێن بڕیارانەی کە سۆمۆ دەری کردووە وەزارەتی نەوتی عێراق دەری کردووە داوا دەکە کە ئەو کۆمپانیانە دەبێت بەڕاستی مامەڵە لەگەڵ حکوومەتی عێراق بکەن و داوایان لە حکوومەتی هەرێمیش کردووە هەموو گرێبەستەکان بنێرن بۆ بەغدا بۆ ئەوەی پێداچوونەوەی پێدا بکرێت و بۆ ئاگاداریتان هەر لەم ماوەیە وەزارەتی نەوتی عێراقەوە نییە وەکدە هاتبێت چوبێتە سەر حازی وەزارەتی نەوتی عێراق لەم ماوەی ڕابردوودا چەندین کۆبوونەوە وەرکشۆپی کردووە لەبارەی وردەکاریەکانی چۆنێتی جێبەجێکردنی بڕیاری دەرگای فدرالی و دواتر ئەم وەفدە چووە بێگومان وەزارەتی نەوتی عێراق وەزارەتی دارایی راپۆرتی خۆیان حاضر دەکەن دەیخەنە بەردەم ئەنجومەنی وەزیران و لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیران مناقەشە دەکرێت و بڕیارێکی لێ دەدرێت. بەڵێ کاکاوە بێگومان پرسیاری دیکەم دەبێت لەبارەی فرۆشتنی غازەوە کە پەیوەندێکی بەم بابەتەوە هەیە بەڵام دەمێ بزانم کە ئەو بڕیار وایە فەرمانگەیەک لەژێر چاودێری کۆمپانیای سۆمۆدا بۆ پرسی نەوت و گاز لە هەرێمی کوردستاندا دروست بکرێت پێتان وایە ئەمە تا چەندێک کاریگەری دەبێت لەسەر بڕیارەکەی دادگای باڵای فیدراڵی عێراق و هەڵوێستەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرامبەر بڕیارەکەدا بێگومان ئەم دروستکردنی کۆمپانیایە کە بۆ ئەوەی کە سەرپەرشتی نەوتی هەرێمی کوردستان بکەن بێگومان غازیش دەگرێتەوە چکە بە پێی مادەی 111 و 112 دەستوری عێراق غاز و نەوت بێکەوە باز دەکرێەوە قسەی لەسەر کراوە ئەمە بێگومان ئەمە دەبێتە بۆ ئەوەیە کە ڕاستەوخۆ مەسلەی هەموو پرۆسەکانی هەتا ئیستیکشاف و ینی با بڵێن دۆزینەوە و بەرهەمهێنان و بە بازارکردن و فرۆشتن و دواتریش گەڕانەوەی داهاتەکان هەمووی لەژێر سەرپەرشتی ئەو کۆمپانیایە دەبێت ئەو کۆمپانیای سەر بە وەزارەتی نەوتی عێراق دەبێت و ئەو ژمارە حسابیەی کە دەکرێتەوە لە بانکێکی جیهانی ئەمەشان سەر بە وەزارەتی دارایی عێراق دەبێت و هەموو وردەکاریەکانی لە بەردەستیان دەبێت بۆ ئەوەی بزانن بە چەند فرۆشراوە چۆن فرۆشراوە داهاتەکەی چەندە و دواتریش ئەم داهاتە لە بخرێتە بەردەستی حکوومەتی هەرێم وەکو بەشە بودجێ هەرێم و
موچەی خەڵکی لێدابین بکرێت ئەمە یەکێکە لە نقطە گرنگەکان لە ناو ناوەڕۆکیدا بڕیارەکەی دادگای فیدرالیشدا هاتووە کە دەبێ ئەمە بۆ موچەی خەڵک سرف بکرێ و نابێ گەندەڵی تێدا بکرێ ئەمە لە ڕاستیدا من پێم وایە ئەمە لە بەرژەوەندی خەڵکی عێراقا ینی خەڵکی هەرێمی کوردستانە و موچەخۆران بە تایبەتی و خۆتان دەبینن ینی ئەو دۆخە ڕۆژ بە ڕۆژ پاشەکەردانی لە هەرێمی کوردستان خراپتر و وێرانتر دەبێ ینی ئەم بەرپرسانە نازانم چۆن شەرم ناکەن کە خۆیان بە بەرپرس بزانن ئەگەر بە خۆیان بە بەرپرس بزانن ینی سیرکەن خەڵکیان لە سڕێی موچە و خانە نشینی خۆتان دەبینن چەند خانە نشینی داما و لە سڕێی موچە جانی لەدەستدا ئەوە یان لە سڕێی بنزینی عراقی ئەوەی 600 دینارێکە یانەوەتە لە سڕێی غازە یانەوەتە ینی جگە لەەوە موچە لە چ دۆخێکی خراپدایە ئینجا ژیانی خەڵک ینی خۆ ڕۆژ بە ڕۆژە بینن ینی خراپتر دەبێت سەرڕای ئەوەش ئامادەنین کێشەکە چارەسەر بکەن و هەنگاو بنێن لەگەڵ بەغداد ئێستا تۆ هیچ نەبێ لەگەڵ بەغداد دەستورێک بێ کەەوەمان دەبەستێتەوە بتێونەتەوێ بەشێکین لە عێراق دەتوانین لە سوارچەوەی ئەو دەستورە و دەستوریانێکە هەمانە ئێمە ماپەکانی خۆمان بەدەست بێنین بەڵام چی لەگەڵ تورکیا دەبەستێتەوە عەقدێکی 50 ساڵی نهێنی کە کەس نازانێت چۆنە و چۆنیم کە پێم وایە کە ئەمە تەنها ڕەهەندی ئابووری نییە ڕەهەندی ئەمنی و سیاسیشی هەیە کە بۆیە کەشفی ناکەن ئەی باشە وەرە لەگەڵ عێراق ئەگەر دەتەوێت کێشەی خەڵک ئابووری هەرێم ببوژێنیتەوە کێشەی خەڵک چارەسەر بکەیت لەگەڵ عێراق دانیشە و بگەڕێکەوتن کە لە ساڵان ڕابردوودا هەر وەفدێک چوو بێ لە ڕاستیدا بۆ ڕێکەوتن نەبووە بۆ درێژەدان بووە بە سیاسەتە هەڵە و شکست خواردەکانی خۆیان و هیچی تر ئەم جارە وەکو گوتم ینی خاڵێکی وەرسەرخانە لە دوای دەرچوونی ئەو بڕیاری دادگای فیدرالی پێم وایە ئیتر زۆر ناخایەنێ ئەگەر بێگومان هەوڵ دەدەن دوای بخەن بەڵام زۆر ناخایەنێ دەبێ بستنە ژێرباری ئەو جێبەجێکردنی ئەو بڕیارە بەڵێ کاکاوە بابێنە سەرپرسی فرۆشتنی غازی هەرێمی کوردستان و هەندێک باس لەوە دەکەن دەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە سوور نییە لەسەرەوەی کە پابند بێ بە بڕیارەکانی دادگای باڵای فیدرالی عێراقەوە لە پێناو فرۆشتنی غازی هەرێمی کوردستاندا بۆی هاوشێوەی یاخود هاوشێوی نەوتی هەرێمی کوردستانی لێبێ ئەوانش بە شێوازێکی دیکە مامەڵی لەگەڵدا بکەن لەگەڵم پرسەدا ئەمە تا چۆنێک نزیکە لە ڕاستیەوە و ئەگەر شتێکی لەم بابەتە هەبێت ئەوە دادگای باڵای فیدرالی عێراق دەتوانێت چی بکات دەسەڵاتەکانی چی دەبێت لەم بارەیەوە ئەوە مادام لە مانجی ڕەمەزانی لە کوردەواری خۆمان قسەیەکێ لە ڕەمەزانی زۆر باش گرینجانوەرەی شەشەڵانە ینی ئەوەی کە پەیوەندی بە نەوتەوە هەیە ماشەڵڵا زۆر باشیان هێناوە زۆر باش خستیانە خزمەتی خەڵکەوە ئابووری سربەخۆ سیاسەتی سربەخۆی ئابووریان زۆر سەرکەوتوو بوو زانۆرەی ئەوەیە غازەکەش بەو دەردەبەرن لە ڕاستیدا ئەمە پێش ئەوەی حکوومەتی عێراق یان هەر لایەنێکی تر ڕێگر بێلەوە پێویستە خەڵکی هەرێمی کوردستان هەموو هێزە سیاسەکانی ترکە پەرۆشی چاکردنی ژیانی خەڵکن ڕێگر بن لەوەی کە حکوومەتی هەرێم نییە بێگومان ئەمە حزب و لە ناو حزبیش کۆمەڵێک گروپن کە سوودمەندن لەم کەیسانە دانەوێ هەنگاو بەو ئاراستەیە برێن کە غازی هەرێمی کوردستان بچن بفرۆشن یان با بڵێن تاڵان فرۆشی بکەن بە کوونەوتەکە و لەمەشیاندا خۆشتان لە راپۆرتەکە بە جوانی ئیشارەتان پێدا لە ڕاستیدا تەنها پارتی نییە ڕەنگە پارتی پشتی زیاتری بەردەکەوێت لەم سیاسەتە و قازانجی زیاتریشی بەرکەوتووە بەڵام بێگومان یەکێتی ژیان بێدەنگە یانی ژەوتە بەشدارە فەرمووەوە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەچن لە کۆبوونەوە و کۆنفرانسە نێودەوڵەتیەکان لە پەیوەندی دیبلۆماسیەکان باسدەوە دەکەن کە گوایە دەیانەوێ کێشەی غازی بەشێک لە وڵاتانی دنیا چارەسەر بکەن لە کاتێکدا خەڵکی هەرێمی کوردستان بەرمیلە نەوتێکی پێنادرێ لە چەندین ساڵدا و کێشەی غاز و ئەزمەی غازی بەردەوام هەیە ئەمەیان پێ چارەسەر ناکرێت دەیانەوێت کێشەی غازی وڵاتانی تر چارەسەر بکەن ینی ئەمە لە ڕاستیدا المضحك المبكي يعني وەکو دەڵێ ئەوەی کە ترا کۆمیدیە ینی هەم تراجیدیایە هەم کۆمیدیایە زۆر بەداخەوە ینی ئەوان هەردوو لە ینی بەشدارن لەم پرسە وەناتوانن خۆیان لە ژێرباری ئەو بەرپرسیارەتە بدزنەوە لەبەرەوە ئەوان بێگومان هەوڵیانداوە کە باسییان لەو مەسەلەیەش کرد ئەمە یەکێک بوو لە خاڵە هەرە گرنگەکان کە بەغدا و محکەمەی اتحادی و ئەو بڕیارە دەربکەن و بۆ ئەوەی ڕێگەلەوە بگرن و بێگومان من بۆ خۆم پێم وایە ناتوانن ئەوە بکەن و غازی هەرێمی کوردستانیش بە دەردی نەوتەکە ببەن لەبەرەوەی نەدەوڵەتان و نە کۆمپانیاکانیش وەکو ئەوان دەرز وەرنەگرن لە
ئەو دادگای بڕیارەکەی دادگای فدرالی بێگومان مامەڵەکردن لەگەڵ حکوومەتێکی هەرێم کە بەشێکە لە عێراق و بڕیارێکی دادگای فدرالی لە وڵاتەکە دەرچووە کە دەڵێ یاساکەی نەوت و غازی هەرێمی کوردستان نادەستوریە و دەیەوێ هەموو بە پێی بڕیارەکە دەبێ هەموو کەسی نەوت بدرێتەوە بەیان بچێتەوە ژێر سەرپەرشتی بەغدا و هەموو طبعاً ناچێتەوە ژێر سەرپەرشتی بەغدا بە تەنها بێگومان بە پێی مادەی 112 بە تایبەتی ئەلیف یەکەم و دووەم دەبێ هەردوو لایانی حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێم بەیەکەوە ڕسمی سیاست بکەن سیاسەتی نەوتی و غازی ئەوانە بۆ ئەوەی پەرەی پێ بدەن گەشەی پێ بدەن بەڵام بە شێوەیەک زۆرترین منفعات زۆرترین سوود بە خەڵکی عێراق بگەیەنێ بە پێی بڕگەی دووەمی مادەی 112 دەستور لەبەرەوە ئەمە دەبێت بە هەردوو لا بە تەنسیق بیکەن ئەوەی کە ئەو کۆبوونەوانەش دەکرێت هەر بۆ ئەوەیە ئەو میکانیزمە بدۆزێتەوە بۆ سۆنەتی جێبەجێکردنی ئەو بڕیارە دادگای فدرالی و ئەو مادەیە دەستوریە. بەڵێ کاکاوە دیارە هەندێک پرسیاری ئەوە دەکەن و باس لەوە دەکەن دەڵێن هیچ زمانێک هەیە حکوومەتی عێراقی کە ئەم نەوتە دەیەنتە ژێرچنی خۆیەوە لە ژێردەستی حکوومەتی هەرێمی کوردستانی دەردەکات دواتر حکوومەتی عێراقی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بەش بکات و بەشە بوو جە و موچەی هەرێمی کوردستان بنێرێت و بەڕێستان بۆ پێی کە لە خولی پێشودا پەرلەمانتار بوون و شارەزای یاساکانی هەرێمی کوردستانن لەم حاڵەتەدا چ ڕێکارێک دەگیرێتە بەر ئەگەر بێت و بەغدا پابەندە بێ بە بڕیارەکەی خۆیەوە. طبعا جێ خۆیەتی ئینسان گومان لە بەغدا و حکوومەتی عێراق و ئەوانە بکە دامەزراوەکانی عێراق بکە بەڵام ئەگەر جارێک گومان لە بەغدا بکەین دەبێت 100 جار گومان لە حکوومەتی هەرێم بکەین ئەگەر جارێک لە گومان لە دادگای فدرالی عێراق بکەین دەبێت 10 جار گومان لە دادگاکانی هەرێمی کوردستان بکەین. یعنی حکوومەتی عێراقی من بۆ خۆم پێم وایە من نامێ دیفاع لە حکوومەتی عێراقی بکەم بێگومان لەگەڵ هەموو کەم و کوڕی و گەندەڵیە لە عێراقدا هەیە بەڵام ئێمە تەجروبەمان هەیە ینی سەردەمێک کە نەوت لە هەرێمی کوردستان دەرنەهێنراوە مانگانە بەشە بودجێ هەرێمی کوردستان نێردراوە تا ینی نزیکەی مانگانە ملیارێک و 200 ملیۆن دلار هاتۆتە هەرێمی کوردستان و بە زیادەوە نەک بەشی موچە بەشی پرۆژەکان و گەشە پێدانی با بڵێن ئابوژانەوەی ئابووریش بووە بازار و ئابووریش بووە. دوای ئەوەی نەوت دەرهێنراوە ئینجا سەرڕای ئەوەش کە نەوت تەسلیم نەکراوە ئەو کاتانەی تەسلیم کراوە بەشە بودجە لە کاتی خۆیدا هاتووە و وەکو پێویست هاتووە ئەو کاتانەی کە تەسلیمیش نەکراوە یەک بەرمیل نەوت تەسلیم نەکراوە یەک دۆلاری داهاتی نەوت تەسلیم نەکراوە مثلا لە سەردەمی عادل عەبدولمەهدی مانگانە 453 میلیارد دینار دەنێردرا بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چونکە ئیش بەشێکی لەگەڵ دەدایەوە هەموو نەدەدا موچە لە سەردەمی عەبادیش دیسانەوە ماوەیەک چەند 200 میلیار و ئەوانە هاتووە ئێستا لە سەردەمی کازمی دیسانەوە 200 میلیارەکە بەردەوام هاتووە و چەند مانگەشی لێ دەربچێت یعنی مەبەستمەوە ئەمانە هەمووی هەبووە ئەو تەجروبانە و جگەلەوە تۆ جارێ نەوتەکە تەسلیم بکە من پێم وایە حکوومەتی هەرێم ئەو هەنگاوە بنێ نەوت تەسلیم بکە و بەشە بودجە حکوومەتی عێراق کە ناتوانێت خۆی لێ بجێتەوە پێم وایە تۆ ئەو کاتە داشت سوار دەبێت لەوەی کە ئێمە فەرموو ئەوە دادگای فدرالیمان جێبەجێ کرد بەشە بودجەی هەرێم وەکو چۆن تۆ حکوومەتی عێراق بۆ پارێزگاکانی تر دەنێرێ دەبێت بۆ هەرێمی کوردستانیش بنێرێ و من پێم وایە دەینێرێ و جگەلەوە تۆ لە پەیوەندی نێودەوڵەتیەکان لە پرسە دەستوریەکە ئەو فراکسیۆنانەی لە پەرلەمان هەتا دەنجیان دلێر دەبێ و لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئیقلیمیەوە لە ڕووی نێودەوڵەتیەوە و لە ڕووی پشتیوانی خەڵکیشەوە سبەی خەڵکی هەرێمی کوردستان تۆ هەنگاوێک بنیت لەگەڵ بەغدا ڕێک بکەیت بۆ ئەوەی چارەسەری کێشەی موچەی خەڵک بکەیت خەڵکیش هێندەی تر ینی زیاتر پشتیوانی حکوومەتی هەرێم دەبێت لەو کاتە نەک وەکەوەی ئێستا بەداخەوە کەوای لێ هاتووە هەر وا دەکەیت کە داوای هاتنی حکوومەتی عێراقی دەکەن و لە خۆپیشاندانەکاندا دروشم بەرز دەکەنەوە بۆ ئەوەی کە حکوومەتی عێراقی پیان بکەیت لەبەرەوە من پێم وایە ئەم گومانە ئەگەر لە زێی خۆشی بێ بەڵام گرنگە ئەم هەنگاوە بنرێ بۆ ئەوەی حکوومەتی عێراق بەشە بودجێ هەرێمی کوردستان. بەڵێ سپاس بۆ بەڕێز کاو محەممەد ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان ڕاستە خۆ لە ستودەکانمان لە سلێمانی و لەگەڵماندا ئامادەبووی سپاس بۆ ئامادەبوونیەوە لە پانۆرامادا. سپاس بۆ تۆ.